ڕاگەیاندنی دەبیخانەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە تیرۆرکردنی دوو ئەندامی حەزبی دموکراتی کوردستانی ئێران. بە پێڕاگەیاندنی ناوەندی تەشکیلاتی حەزبی دموکراتی کوردستانی ئێران کاتژمێر 12:40 دقیقەی نیوەشەوی 15 لەسەر 16 پوشبەڕی 1402 هەتاوی لە دەوروبەری هەڵشۆی سەر بە شاری قەڵاتزێ لە باشووری کوردستان بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامی ئێران بە پلانێکی لە پێشدا ڕێژراو تەقە لە ئەنجامانی حەزب دەکات و بەداخەوە لە ئاکامدا ئەم دوو پێشمەرگەیە بە ناوەکانی عادڵ موهاجر ناسراو بە سەرباز و لوقمان حاجی گیان بەختەکان. دیارە ڕژیمی کۆنەپەرست و جنایەتکاری کۆماری ئیسلامی زۆر لە مێژێ بە ناردنی تیمە تێرۆریستیەکانی بۆ ناو هەرێمی کوردستان تێکۆشەرانی ڕۆژهەڵاتی کوردستانی کردووەتە ئامانجوو لە هیچ جنایەتێک لەم پەیوەندەدا دەست ناپارێزێت. ئێمە وێڕای مەحکومکردنی ئەم کردەوە تێرۆریستی کۆماری ئیسلامی داوا لە لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان دەکەین هەڵوێز بگرن و دەستێژی و ئاوەژۆنانەوە لە هەرێم و نائەمنکردنی کەش و هەوای هەرێمی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە سنووردار بکەن. هەروەها پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری ئەو دوو پێشمەرگەیە و هاوڕێیانی لە حەزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەین. دەبیرخانەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی حەزبی کۆمۆنیستی ئێران 16 پوشبەڕی 1402